بەڵێ سڵاوتان دەبێت بینەرانی زاری کرمانجی لە نێو بازاڕی زێڕینگرانی سۆرانی ئەوەی دیارە لە نێو بازار زێرنگران سستێکی زۆر بە بازاڕی زێرنگرانەوە دەبێنرێت و بە کاریگەری بەرزبوونەوەی نرخی زێروای کردووە کە بازاڕی زێرنگران ڕۆ لە سزبوون بکات بۆ نرخی ئەمڕۆ زێر و گۆرانکاریەکانی ئەم دوایە زێر دەمەوێت قسە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی زێرنگرانی قەزاناوەندی سووران بکەم کاکسەر بە سڵاوت لێبێتەوە کاتت باش نرخی ئەمڕۆ زێر بەگشتی چۆنە؟ نرخی ئەمڕۆ زێڕی عیار بشتویەک بە 530,000 دینار یەک مسقالی و یەک مسقال زێری عیار هەژدا بە 431,000 وابزان نرخی دۆلاری 149,650 دینارە. سیستێکی زۆر بە بازار زێرنگرانەوە دەبیدرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بەرزبوونەوەی نرخی زێرە یاخود بەقورآن بەنسبەت زێر بە حقیقات بەهۆی ئەو شەڕ و ئەوانەی جیهانەوەیە بۆ نمونە بەڵێم ئۆکرانیا و رووسایە ئیسرائیل و لوبنان و حەماس و ئەوانەی زیاتر ئەو شەڕە ئەگەر چەندی نەدریج بی چەندی ینی زیاتر بکرێ بۆ هەیە زێر زیاتر بڕوە بەڵام ئەگەر وەزعەکە ئارام بیت وەزعی دنیای بۆ نمونە وەزعی وڵاتان ئارام بیتەوە بۆ هەیە زێر زیاتر دابەزێت. زۆرێک لە سینگڵان تا ئێستا بتەمای هاوسەرگیرین ئایا نرخی زێر زیاتر بەرزەبێتەوە و ئەو پرۆسی هەڵبژاردننی ئەمریکاش گۆڕانکاری دەکات لەسەر بەرزی و نزمی نرخی زێر بە حقیقت بەنسبەت ئەوەی ئەمریکای هەڵبژاردننی ئەمریکای ڕاستە ینی ئەحتومالی وەیە گۆڕانکارێکی زۆر زۆر بەسەر زێردا بێت جا ئەحتومالی وەیە زیاتر دابەزێ بۆ هەیە زیاتریش هەڵبەستێ ئەوەڵ الله عەلەمەوە کەس نازانێت هەتا ئەو کاتی کە یان تەڕەم دێتە سەر حکومی یا ئەوە هەر بایدنەکە ئەوەی لاینگرانی بایدن دێنەوە سەر حکم بەڵام لە ڕووی زێر ئێستا بە حقیقت زێرەکە وەزع ینی زۆر زۆر باشە ینی نەبرێم گرانە گوزار ڕاستی بە 530,000 دینار زۆرە مەبلەغی پێشانەمەم مسقالی زێری 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا بە 200,000 دینار بوو مشتری دەهاتە ناو دوکان 6 مسقال 7 مسقال زێری دەکڕێ وایە بەڵام ئێستا بەو پڕ ینی هەمووی ناگاتە 20 مسقال زێر 25 مسقال زێر 30 مسقال زێر ئەو پڕ ینی 20 مسقال زێر دەکری مشتری هەر ئەوەندەیە زیاتر نییە خەڵک زیاتر ڕوو لە کڕینی زێرەکە یاخۆی فرۆشتنەوە وڵا ئێستا بە حقیقات زیاتر خەڵک دەفرۆشی لەبەر ئەوەی زێر گرانە مسقالی 530,000 ینی پێشی ئێستاوا بزانم هەتا 520,000ش ڕۆیشت خەڵک زیاتر دەفرۆشی کڕینەکەی زۆر زۆر کەمترە بازارەکە سستە بە حقیقات ینی بازاری زێری زۆر زۆر سستە ئێستا ڕاست زۆر سپاس کاک سەرباز باڵکی سەرۆکی ئەنجومەنی زێرنگرانی قەزای ناوەندی سۆران بەڵێ ئەوە گوێویستی بوو قسەی سەرۆکی ئەنجومەنی زێرنگرانی قەزای ناوەندی سۆران بوو ئەوەی لە پشتی منیشەوە دیارە بازاری زێڕنگرانە لێرە بەشێکی زۆر لەو زێرنگرانە هەن کە کەوتونێتە قەزای ناوەندی سۆران و تەواوی زێرنگران سستێکی زۆر بە بازاری زێرنگرانە دەبێت ئەوەی هاتۆتە بازاری زیاتر بۆەوە هاتووە یاخود بڕێکی کەم زێر بکرێت و یان بەشێکی وا هەیە کە زێرەکەی هەیە بفرێشت و ئەمەژەشی بەوە دە پێشتر گەریەکێک هاوسەرگیری ئەنجامدا بە پرۆسی هاوسەرگیری ئەنجامدا بە ئەوە زیاتر لە 50 تا 80 مسقال زێر دەکرێت بەڵام ئێستاوی ئەم پرۆسێش ئەنجامەدات نرخێکی کەم زێر لە زێرنگران وەردەکرێت یاخود دەکرێت بۆ هاوسەرەکەی کە دەگاتێت 20 تا 30 مسقال زێر بۆ پێی ڕوونیە ئاخۆ هەڵبژاردنەکانی ئەمریکاش کاریگەری لەسەر بەرزبوونەوە زێر زیاتر دەکات یاخود نزم بوونەوە بەڵێ